نەرمەندی پەیکەرساز ڕێبین سەرکار میوانی بەرنامەکەمان و ئەو باس لە نوێترین بەرهەمی خۆی باسدا نوێترین دروستکردنی پەیکەری خۆیەکە کە بۆ پارێزەر و بۆ شاعیر دڵداری دروست کردووە. ئەم پەیکەرە لە ئێستاە تەواو بووە، بەرزی پەیکەرەکە 5 مەترە و شوێنی پەیکەرەکەش دەواازەی شاری کۆیە و بەم نزیکانە پەیکەرەکە ئامادەیە و لە شوێنی خۆیان دائەنرێت. جگەلەوە ڕێبین لە پرۆژەیەکی تری هونەریشە بەشدارە. باسێکیش لەو پرۆژەیەکەین کاکرێمیتەوە. سڵاو کاکڕێ چۆنی بەخێر بیت تۆ چۆنی؟ قاوەکەشت هەرهێنا قاوەکەی کورسان زۆر خۆشە. مەهێنە هەرهێنات وسمان خێرات ئەوواوی کە و ئینجاوەرە هەرهێنا ساردە بووە. دەی دەسە خۆش. زۆر سپاس زۆر سپاس مەمنونم. لە پرۆژەکەی تریاندا هەڵەگرین بۆ دوایی بە باسی پەیکەرەکە کەین باسێک لە بیرۆکەی دروستکردنی پەیکەرێک بکەین بۆ پارێزەر و شاعیر دڵدار. زۆر سپاس بۆ ئەم میوانداریە، سپاس بۆ کەناڵی کورسات کە زۆر دەمێکە ونم من لێرەوە دەرکەوتومەتەوە. بیرۆکەی دروستکردنی پەیکەری دڵدار هەڵبەتە سەرەتا لای بەڕێز کاک هێرش زاهیرەوە بوو کە هەر خۆشی سپۆنسەریم کاری کردووە. پەیوەندی پێوە کردم کە پەیکەرێک دروستکەین بۆ ئەو و ئەو بوو دەستمان کرد بە دروستکردنی پەیکەرەکە. لە ئێستاە پەیکەرەکە لە بەر لە قۆناغی کۆتاییە، واتە هێشتا قاڵب نەکراوە، بەڵام کۆتایی پێ هاتووە و هەموو وردەکارەکان و فنیشنی کۆتایی تەواو بووە. تر لەم چەند ڕۆژە قاڵ بکرێت و دواتر داڕێژرێ و ئەبرێتە کۆی و دانرێ و ئامادابێ بۆ پەردەلادان لەسەر پەیکەرەکە. باش، قەباری پەیکەرەکە بەرزەکەی 5 مەترە، وەکو گەورەی وەکو بناغی پەیکەرەکە بەڵێ 5 مەتر زیاتێکیشت بەکارهێناوە. ساوشت پێڵم پەیکەرەکە 5 مەترە بە بنکەکەیەوانێ. هەڵبەتە ئەو شوێنەشی کە لی دانین دەواازەی کۆیە کاتێکە لە کەلکەسماق و داغڵی کۆیابی جادێکی تازەی جوانە. ئیتر پەیکەرەکە خۆی 3 مەترە، بنکەکەی 2 مەترە. ئەو شوێنەش کە لیدا ئەنرێنە فولکەیە تقریبی مەترێک و بە کورتیەکەی ئەگاتە 6 مەتر بەرەوسەریش تقریبن. پرسیاری مەتریاڵەکەت کرد. ئەو مەتریاڵی کۆتایی وەکو بەر دەرەچێت، هاڕاوی بەردە لەگەڵ چەند کەرەسەیەکی تری کیمیاییە، زۆر بەهێز دەرەچێت، توانم بڵم لە بەردیش بەهێزتر دەرەچێت. ئەوە مەتریاڵی کۆتایی. مەتریاڵی ئەوڵشی پێ بڵم ئەوشم پێ دەورێکش بۆکەم وەرەیەک جاری بە فێری بکەم و واز لەمە بێنە. سەرەتا هەڵبەتە ئیشکردنی من تۆزە جیاوازترێکە. من ڕاستەوخۆ ئیشەکەم وەکو پەیکەرتاشی نەک پەیکەرسازی. لە پێشان لە تەبەتۆر دایەتاشم پەیکەرەکە تۆزە سەریعترێکە، خێراتر کات زۆرە گەڕێنێتەوە بۆ من وەک لەوەی کە بە قوڕ ئیشکەمیا بە شێوە کلاسی شەکۆنەکە لە تەبەتۆردای کار ناکەیت و دواتر نانە تۆزی زعاجە لە هاوینەکە تەڕیەکەی. ئیتر دواتر کۆتاییەکەی وردەکاریەکانی ئەخیری ئیتر کە لەمسەی ئەخیری هونەریەکەیە بە جۆرێک لە مۆم کە لە ئێران و ویان نردوم بە مێوی هەنگوین دروستکراوە. زۆر خۆشترێکە لە قوڕ، زۆر مولائمترێکە بۆ ئیشکردن. ئەو وردەکاری کە داتە ناتوانین لە قوڕا دەریکەی. چەند کاتی ویست؟ تقریبی مانگ پێم وابێ زیاترە. مانگ زیاتری ویست؟ بڵێ. باشە. ئێمە فستیڤاڵی گۆڵمان هەیە لە ئەو شوێنەی تۆ کاریتیاکەیت، بەڵام تۆمانە بینی خەریک بوویت و مەشغوڵی کارەکەت بووی، ئەمە خەریکی ئەم کارەوەیت. بەڵێ، دایمە بە جلی پیسەوە. ئێوەش هەمووتان جلی جوان و بۆنی خۆش. باشە، هەوڵت داوە کام لایەنەی دڵدار نیشان بیت، شاعیرانەکەی یان یاسایی و نیشتیمان پەروەریەکەی؟ هەڵبەتە زۆرێکمان نەمانزانیوە کە دڵدار پارێزەریش بووە. کاتێک کە تۆ پەیکەری کاسایەتیەکدا ڕێژی دروستیەکەیت، ئەبێ پەیکەرسازەکە بگەڕێ بە دوای مێژووی ئەو کەسایەتیە، بگەڕێ بە دوای چۆنێتی جوڵەکانی، بگەڕێ بە دوای ئەو جلانەی کە لە بەریا کردووە، چۆنێتی وەستانی لە جەستەیە جسم و باڵای چۆن چۆنی بووە، زیاتر چه حرەکەیشی بەکارهێناوە لە کاتی جوڵایە، لە دەستیا، لە جسمیا کە وەستاوە. ئەمانە بێ هەمووی کۆکەیتەوە، دواتر شێوازێکی هونەری بیتێ کە وەستانەکەی یاخود دانیشتنەکەی بتانی ئەو واتایی کە لە مێشی هونەرمەندەکەیە بتوانیت دای ڕێژیتەوە لە پەیکەرەکەیە. واتە کە کەسێک کە ئەم پەیکەرەی بینی بزانێ ئەم پەیکەرە ئەگەر نەشی ناسێت بزانێ ئەم پەیکەرە کە دروستکرا ئەم کەسایەتیە چی بووە. بۆ منم پێشتر حەمە ساڵح دیلانم دروست کردووە. حەمە ساڵح دیلان هەرگیز حەزی نەکردو وەکو مەقام بێژ و گۆرانی بێژێک بناسرێ، لەبەرەوەی نووسەر بووە، حەزی کردو وەکو نووسەرێک دەرکەوێ. ئەبێ ئەو ڕەچاوی ئەو بکەی، بەڵێ کتێبێکی پێیە و لە کاتی قسەکردنە. پەیکەرەکەی دڵداریش شێوازی وەستانەکەی پارێزەرانەیە،
وەرەقەیەشیشی پێەیە کە دواتر لەسەری سرودی ئەی ڕەقیبە نووسرێتەوە کە خاوەنی شعری ئەی ڕەقیبە کە نەشید و مارشی کوردستانە هەم شاعرانەیە هەم وەکو پارێزەری ژوایە. باش کەسێکی ئاسایی نییە سمبولێکە بۆ نەتەوەی کورد کاتێک پێ وترا کە پێویستمان بە پەیکەرێکە بۆ دڵداری شاعیر و لە هەمان کاتدا پارێزەر کە خاوەنی ئەو سرودەیە هەستە بەسوود بەرپرسیارەتیە کرد. وەڵاهی زۆر قورس زۆر ینی تۆ بیرکەرە تۆ پەیکەری کەسێکەکەی خاوەنی ئەو شعرەیە کە بووە بە سرودی نەتەوەکەت دواتر ئەمە بەس ئێستا کەسایەتی دڵدار بەزی کۆیە نییە بەزی سلێمانیش نییە تەنانەت بەزی ڕۆژاواژ نییە ئی هەر چوار ئەرچەی کوردستانە لەبەرە زۆر قورسە بەڕاستی ئەگەر سەیری بکەن لە وێنەکانی کەیان بیدایەت بە فەیسی بە دەموچاوی گەنجەکەی دروستم کرد دواتر هەر ئەو هاوڕێ ئازیزەی کە سپۆنسەری کردو کاکێرش ئەیبینی لەمەیانە وتی با ئەوەی کۆتایی بێ جوانترێکە بالفعل زۆر ڕاستی کرد کۆتاییەکەی تەمەنی زۆر جوانترێکە گۆڕانکاری ئاسان بوو نەوەڵ ئاسانی چی تووشی هەزار نەخۆشی کردم قرس بوو زۆر لەبەرەوەی باڵای زۆر بەرزە ئەسکەلەم بۆ هێنا کە دەستکاریم کرد بەڕاستی کاتێکی زۆری ویست چونکە لە گەنجیەوانێ بچێتە تەمەنیشیکەوە ئیتر بەتەنیاش بووم هەموو جارێ بۆە من 2 مەتر بڕۆشماتە سەر و بەهاتماتە خوارەوە ئەو شەوەی کە سەریم سابت کردوانێ لێم کردو سابتم کرد ئەمە کۆتایەکەیەتی لەوانەیە بڵم 50 جار چوومەتە سەرەوە هاتوومەتە خوارەوە لەبەرەوەی ئەو حرەکەی دەموچاو سەرەی هەتاوەکو سابت بووە بۆ شێوەی کە ئەبێ بوەستنەوەی ئەم پەیکەرە بۆ کۆی و بۆ دەواازی کۆیە ئاسان نییە بیرتانەوە کردەوە وەڵاهی بەڵێ قورسە زۆر قورسە ئەبێت بیر لەوە بکەینەوانە کە بە ئۆتۆمبیلێکی گەورەی کرێنێکی گەورە بیگوازینەوە و عزیێتیشی نەکات زەبرێکی بەرنەکەوێت وەڵاهی بۆ زەبر کێشەی نییە لەبەر ئەو ماوادی کە من پێیدا ڕێژم دڵنیام لێکە زۆر بەخۆتە بەڵام تۆ هەروە مەڵێ بۆی کە تۆزە خەمیان بێ کڕێنە تۆ هەروە مەڵێ نانە ئیشەڵایشی لێنە ئیشەڵایشی لێنایەت باشە لە دەواازەی شاری کۆیەدا ئەنرێت بۆ دەواازەی کۆیەتان دیاری کرد بۆ پەیکارەکەی دڵدار بۆ بیزات ئەو شوێنشتان لە کۆیە دیاری کرد طبعا تۆ هەموو شارێکە ئەچیتە ناوە ئەبێ سمبولێک پێشوازی و لێ بکات پەیکەرێک یاخود تابلۆیەک یاخود باخچەیەک پێشوازی لێ بکات کە ئەو شوێنت پێ بناسێنێ هەڵبەتە وەکو وتم دڵدار بەزی کۆیە نییە بەڵام بمانەوە نەمانەوێت دایکەکەی ناوی کۆیە لە کۆیەوە سەرچاوی گرتووە هەر نەک ئەو چەندین کەسایەتی تر بۆیە کە ئەو مێژووە بۆ کۆیە ون نەبێت هەچ کەسێک کە چۆ ناو کۆیەوە یاخود بە کۆیە تێپەڕی دەرچوو ئیتر کەسانی بیانی تۆ بەردەوام ڕۆژانە سەردان دەکەن بزانن کە کۆیە خاوەنی ئەم کەڵە پیاوەیە چ کاریگەریکی دەرونی لە هەمان کاتدا هونەریە بێ لەسەر و کەسانی کە بە دەواازەی کۆیە تێپەڕە بن و پەیکەرەکەی دڵدارە بینن وەڵاهی هیوادارم هەمویان بوەستن و ڕسمی لەگەڵا بگرن و هیوادارم مێژوەکە بە زیندویی بمێنێتەوە چونکە بەڕاستی ئێستا جیلی ئێستا و زۆر خەڵکیشیش تەنانەت نازانن کە خاوەنی شعری دڵدار شعری ببوورن ئەی ڕەقیب یاخود ئەوانی تر کە دڵدارە یاخود ئەوەی کە بیشی ناسێ زۆری نەیزانیەوە کە پارێزەریش بووە هیوادارم ئەو مێژوەی کە خەریکەون ئەبێ بتوانین لە ڕێ ئەم پەیکەرەوە زیندوی کەینەوانێ و هەم بۆ خەڵکی خۆمان کە شارەزای نییە و ئاگداری نییە بە تایبەتی ئەم جیلە تازەیە و هەم بۆ کەسانی ترکە خەڵکی وڵاتی ئێمەنین باشە تەنیا پەیکەرەکەی یا شوێنێکیش دیاری کراوە بۆ هەندێک زانیاری لەسەر دڵدار هەر ئەو قاعیدەی بنکەکەی ژێری بە شێوازێک دروستم کردووە جیاوازتر لە بنکەی پەیکەرەکانی پێشووتر بە هەر سێ زمان کوردی و عەرەبی و ئینگلیزی زانیاریەکان ئەنووسرێ لەسەری ئەنێگەر کەسێک بێت بۆ نمونە ئینگلیزی بزانێ و کورد نەبێ یاخود عەرەب نەبێ هیچ کێشەیەکی نابێ و هیچ کەسێکی نایە بۆ وەرجێڕان بە هەمان شێوە هاوڵاتێکی عەرەبیش بێت هیچ کێشەیەکی نییە کوردیشەوە خۆی کوردێک ئازانێ باشە دەمێ بوو ئەمیست پەیکەرسازێک بێتە بەرنامەکەەوە ئەم پرسیاری لێ بکەم لەبەر یەکێک لە میوانەکانم باسی لەوە کرد کە لە وڵاتە ئەوروپیەکان کاتێک پەیکەرێک دائەنرێت لە شوێنێکە ناوی پەیکەرسازەکە نانووسرێت ئەو ئەیوت چ پێویستەکە ئێمە ناوی پەیکەرسازەکە بزانین چ پێویستەکە ئێمە بزانین کە ئەم پەیکەرە ڕێبین سەرکار دروستی کردومە قسەی من نییە قسەی میوانەکە ئەو میوانە بەسەر فێرە لە لای من بوو ئەزانم چێە لە هەنێ حاڵەتە ڕاستەکە چونکە چەند ساڵە لەمەوە پێش تقریبی 15 ساڵە لەمەوە پێش لە بەریتانیا هونەرمەندێک پیا بوو نازناوێکی بەکارێنە بۆ خۆی
لە ناو بەریتانیا ناو لەندەناکەی تر هەمووی کامێرە و پۆلیس ومانە بەڵام زۆر سیر ئیشەکانیە کرد بۆ منە ئەمڕۆ ئەڕۆشتی فولکەیەک دەبینی چۆڵە بەیانە هاتی تۆ پەیکەرەکەی لێ دروست کرابوو دای نابوو سابتیشی کردو کەسیش نێزانی شەیە ون بوو نازناوێکی دانا بۆ خۆی ئەمە هەڵبەتەوی سوێتی واهی ئیشکا ئێتر تا چەنێک حکومەت ئاگادارە ئاگەت چووکە دواتر پەیکەرەکان لە نابرا لەو ڕۆژ و کاڵێ کە پەیکەرسازەکە یاخود بە تایبەتی باسی پەیکەرسازی کردووە پەیکەرسازەکە نابێت ناوی خۆی بنووسێ بۆ بنووسێ و بۆ نەنووسێ باش بۆ بنووسێ لەبەرەوەی کە هەر ئەو بەڕێزەی کە و قسەی کرد خۆی شێوەکارە باشە شێوەکارە و کاتێک کە تابلوێگەن ئەکات ئەنەخشێنێ ئەگەر ناوی خۆی نەنووسێ لە خوارەوە واتە ئەمە تابلوێکی تیجاریە و لە بازار کڕاوە یاخود نازانی ئیشێ لە دنیا ئەکرێت بەبێ ناسنامە ناویبێنی بەبێ ناسنامە جوان نابێت لەبەرەوەی لە دنیا هەنێک بۆ منە هەنێک شێوەکار هەیە تابلۆکانیان لەوانەیە ئەگەر تۆ یا من یایشیش کە سێری کا بڵێن خواوە تابلوێە بەڵام ئیمزاکەی گرانە ناوەکەی گرانە تەنها لەبەر ناوەکەی نرخێکی زۆر گەورەی هەیە یاخود تەنها لەبەر ئیمزاکەی سێرەکەی ئەبرێتە شوێنی زۆر تایبەتەوە دانرێ کەواتە تۆ ئەم هونەرمەندەش مافی خۆیەتی کە چۆن دڵدار مافی خۆیەتی مێژۆکەی بمێنێتەوە هونەرمەندەکەش مافی خۆیەتی کە لە سوچێکا بە پسوشی ناوی خۆی هەبێ بۆ لەبەروی دوجار ئەم دروستی کردووە کاری ئەو ئەزممویەوە بڵێ هەرچەنە من زۆر وەکو خودی خۆم جۆم بۆ نێوانی لە ماوەی چەند ساڵی پێشوا کە دیار نەبووم چەندی نیشم کردووە هەر تەنانەت نەماوە ڕاگەاندەکانیش باز نەکرا بۆ من پەیکەرێکم کرد لە بەریتانیادانرا ناو مەجلیسی لۆردی بەریتانی و ناو مەحافەزەی لەندەنا پەیکەری عومەری خاوەر چەندین پەیکەری کەم کردووە هەر باسم نەکردو هیچ سلێمانی هەز ناکەی بۆتە مەڵبەندێک بۆ دروستکردنی پەیکەرسازی و بۆ پەیکەرسازی بۆ کاری پەیکەرسازی و بۆ پەیکەرەکان تەواوی ئەم بەرهەمانە ئەبرێتە دەرەوەی سلێمانی نەک بووە ئەمە نمونەیەکی زیندووە بڵێ سلێمانی نەک بووە بە مەڵبەندێک بۆ پەیکەرسازی بۆ بە مەڵبەندێک و بۆ بە سەرچاوەیەکی گەرم و باش بۆ هەموو هونەرەکان و بۆ هەموو ئەدەبە و بۆ هەموو لایەنەکانی تر تەنانەت کای سیاسیش تەنانەت لایەنی کای بزنس و بازرگانی عنی بۆ هەموو لایەنەکان سلێمانی بەڕاستی دایکە باشە باسێکی شانۆی بکەین باشە ئێستا ڕەنگە بینەران بڵێن بۆ لەگەڵ ڕێبینە وەکو پەیکەرسازێک باسی شانۆی لەگەڵاکات بەڵام نووترین کاری شانۆیی کە لە شاری سلێمانی دەست بە نمایشەکات ڕۆژی 15 مانگ ڕۆژی چوارشەمە ئەکات ئەگەر غەڵەت نەبم شانۆگەری پیانۆیە ڕێبین سەرکاری پەیکەرساز وەکو ئەکتەر لەسەر تەختی شانۆ ئەبینین چۆن بووەمە بەقی یەک مۆلی دەوارم پێوەیە طبعا شوان کەریم دەرهێنەر و نووسەری ئەم کارەیە هەمومان نەزانین شوان کەریم کە پێشتر دوا ڕۆژەکانی بابلۆ و چەندین ئیشیکەی کردووە من تەنانەت لە دوا ڕۆژەکانی بابلۆە کە بینەر بووم نزیکی 18 جار چووم کە ئەڵم 18 جار نەبێت مبالغات چونکە دڵنیام زیاتریشە عنی نەک من کە بینەر بووم هەمووی تەسەورەکەم تەنانەت چاوپێکەوتنیشی ئەو کاتەشم هەیە کە ئەمود دڵنیام لەوەی کە هەمومان حەزەکەی نیشێک بووینە لە کارکتەرەکانی ناو ئیشەکە وەکو ئەکتەر نا وەکو چیرۆکەکە بەڕاستی چیرۆکیشی جوان بوو چونکە ئەم پیاوە کە ئیشێکەکە لە شانۆیە زۆر جیاوازتر ئیشەکات یعنی ئەحساس و ڕۆح ئەبینی لەو ئیشە جیاوازی ئەبینی لەو ئیشە تازەگەری ئەبینی لە ئیشەکانیە هەموو کاتێک واهی بووە تەمە نامەکرد کە ڕۆژێ لە ڕۆژان یاخود لە بابلۆیە یەکێک بووە لە ئەکتەرە هەرە بچووکەکان هاکە تۆزە دەرەکەوێت دواتر لەگەڵ محەممەد مستەفای ئەویش هەر شانۆکار و دەرهێنەرە زۆر هاوڕێن بەجلی ئیشەوە بوون ڕۆژێک هاتەلام و تەلەفۆنیان بۆ کردم تی ئیشمان پێێتە من وامەزانین بۆ دیکۆرە ناو هاتووە من وامەزانین بۆ دیکۆرە ڕاستەکەی وتی شوانە وتی ئەمێ ڕۆڵێک ببینی لە شانۆیەکەمە کارە تازەکەم بڕوان پێ بکەنی ئەژنۆمە لەرزی نەمەزانین وامزانین گاڵتەشتی وایە تون توازلەوە بێنە دیکۆرەکە چێ با دیکۆرەکە بکەین و بابی وتی نانە هەر بەجدیمە ڕۆڵی سەرەکیشە هەیە لە ئیشەکەیە ئایتر نەمەزانین چی جیاوازی لە تۆ ئابینی بوو ئەو ڕۆڵی کە دراوە بە من طبعا جیاوازترە لە هەموو ڕۆڵی ئەکتەرەکانی تر کارەکە کارێکی کۆمیدیە تقریبا نازۆرێک بەڵام ڕۆڵەکەی من زۆر جیاوازترە ڕۆڵەکەی من ئەم ڕێبینەی کە ئیبینی چۆن قساکە هەر ئەوەیە هەر کەسایەتێکەش هەر ئەوەیە جۆری ژیانی کەسایەتێکەش هەر هەمان جۆری ژیانی منە تەنانەت بیرکردنەوە و طبیعەت و باو باپیری ئەو کەسە چۆنی بیریان کردوێتەوە ئەم کوڕە چۆن ئێوە بژی و بۆ چ شتێک کۆڵەیە و بۆچی کۆڵ نایە هەمووی منە یەک جیاوازی پسکۆلەمان یەک جیاوازی پسکۆلەمان هەیە وڵای پسکۆلەش نیە زۆر گەورەیە
دایمە لێم توو ڕابێ لەسەر شتە ئەو کەسایەتی زۆر جددیە زۆر جددیە ئەبەز من جددی نیم کەم ترزیت ئایترەوە تا ئەو جددیاتم دۆزیوانێ زۆری پێ ئەوش بە هەوڵی ئەو شوێن و کاتی نمایش و کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی هەڵ 15 مانگ ئەم 15 مانگەواتە چوارشەممە لە کارگەی کللتوری هۆڵی بناغا کاتژمێر 6:30 چاوەڕێتانین هیوادارم بتوانم منیش و هەموو ئەکتەرەکانی کە کارێکی جوان پێشکەشکەین و هیواداریشم بتوانین پەیکەرەکەش بە دڵی هەموو لایەک بێت دەستی خۆش بێت دڵنیام چۆن وەکو کاری پەیکەرسازی شانازیت پێواکەین سپاس مەمنونم گەورەی خۆتان هەمومانی لەم کارەشا دڵنیام شانازیت پێواکەین وەکو یەکەم ئەزمموی نواندنە زۆر سپاس دەکەم دەستی خۆش بێ زۆر خۆشحاڵ سپاس بۆ تۆ قاوەکەشای هەر خواردەوە هەموویم خۆش دەستی خۆش بێت هەر بژیت